پەیامی ڕێکخراوەکانی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان بە بۆنەی دووی ڕێبەندان 67مین ساڵ ڕۆژی دامەزرانی کۆماری کوردستان. خەڵکی تێکۆشەری کوردستان، لاوانی نیشتمان پەروەری هەر چوار پارچەی کوردستان، میوانانی هێژا. ئەوڕۆ دووی ڕێبەندانی 2712 کوردی بەرامبەر بە 21/1/2013 زاینی 67 ساڵ بەسەر دامەزرانی کۆماری کوردستان کە پێتەختەکەی شاری نیشتمان پەروەر و خۆڕاگری مەهاباد بوو تێدەپەڕێ. لە ناخی دڵەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان پێشکەش بە ئێوە بەشدارانی هێژا، خەڵکی خۆڕاگری کوردستان و لاوانی نەتەوەکەمان لە هەموو بەشەکانی کوردستان بە تایبەتی دەکەین. دامەزرانی کۆماری کوردستان وەک نوختە گۆڕانێک لە بزاوی نەتەوەی دموکراتیکی خەڵکی کوردستاندا توانی لە گەلێک بواری بەرچاو گرینگدا هەنگاوی مەزن هەڵبگرێت و هەنووکەش پاش 67 ساڵ بەشێکی زۆر لە بیر و ئەندێشە و پلان و بەرنامەکانی کۆمار وەکو دموکراسی، مافی نەتەوەیی، دادپەروەری کۆمەڵایەتی و مافی ژنان و سێکۆلاریزم و هەتا دوایی بوونەتە هێژمونی زاڵ بەسەر ناوچەکە و جیهاندا. ئەوەی لە مێژووی 11مان کار و تێکۆشانی کۆماردا جێگای سرنج و تێڕامانە بەشداری بەرچاوی کوردانی نیشتمان پەروەری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بوو. کۆمار بوو بە ناوەندێک بۆ کۆکردنەوەی هێز و توانای کوردستان و کورد. مەرحوم مەلا مستەفای بارزانی ژێنێراڵی کۆمار و هاوڕێیانی لە باشووری نیشتمانەوە و ئەویندارانی ئاشتی و ئازادی لە باکوور و ڕۆژئاوای وڵاتەوە هەموو بە تێکڕا لە ڕۆژهەڵاتی چاوی نیشتمان وێڕای بەستنی ئەحد و پەیمانێکی نەتەوەی نیشتمانی لەگەڵ یەکەم سەرکۆماری کورد پێشەوا قازی محەممەدی نەمر بە نەیارانی ڕەنگاوڕەنگی نەتەوەکەمانیان ڕاگەیاند کە کەس نەڵێ کورد مردووە، کورد زیندووە، زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. بیر و ئەندێشەی بەڕێوەبەرانی کۆمار بەگشتی و حزبی دموکراتی کوردستان و پێشەوا قازی محەممەد بە تایبەتی زیاتر لە 67 ساڵ لەوە و پێش بە دنیای سەلماند کە نەتەوەی کورد نەتەوەیەکی ئاشتیخوازە و لە هەر دەرفەتێکدا بۆی بڕەخسێ ڕۆڵی محوەری و زامنی یەکێتی و تەبایی و پێکەوە ژیانە و ئەزموونی حکومڕانی حکوومەتی هەرێم و کۆماری کوردستان نیشانەی ئەو ڕاستی حاشا هەڵنەگرەیە. لەو دەرفەتەکەمەدا ناکرێ ئاماژە بە دەستکەوتەکانی کۆماری کوردستان بکەین، بەڵام بەگشتی دەتوانین ئاماژە بەم خاڵانەی خوارەوە بدەین کە توانیویەتی باندۆر لە ڕاستای بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان دادابنێت. دامەزرانی هێزی پێشمەرگەی کوردستان خوێندن و نووسین بە زمانی کوردی، پەرەدان بە کولتوری نەتەوەی و شانۆی کوردی، پشتیوانی لە توێژەکانی کۆمەڵ وەک ژنان و لاوان و دامەزرانی ڕێکخراوی تایبەت بەخۆیان پاش دامەزرانی کۆمار، پەرەدان بە ئازادی قەڵەم و ئەندێشە و ڕۆژنامەگەری کوردی و هەتا دوایی. لە کۆتاییدا ئێمە ڕێکخراوەکانی لاوان لە هەر چوار پارچەی کوردستان کە لە دووهەمین کۆنفرانسی نەتەوەی لاواندا ڕۆژی دووی ڕێبەندانمان وەک ڕۆژێکی نەتەوەی ناسان، ئاواتەخوازین سەرجەم خەڵکی کوردستان بەگشتی و هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی وێڕای بەڕزراگرتنی ئامانجەکانی کۆمار بە یەکێتی و یەکریزی و تەبایی و برایەتیەوە خەونی سەرجەم کوردستانیان کە دەستەبەربوونی مافە نەتەوەیەکانمان لە سێ پارچە ئازیزەکەی تری کوردستان و گەڕانەوەی کەرکووکی هەمیشە کوردستان و باقی ناوچەکان بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستانە. بەرز و پیرۆز بێت دووی ڕێبەندان ساڵڕۆژی دامەزرانی کۆماری کوردستان. بژی ئازادی، بژی کوردستان و کورد، یەکێتی لاوانی دموکراتی کوردستان، ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان، کۆم جوان لە ئەوروپا کۆمکار، لاوانی پارتی سۆسیالیستی کوردستان، لاوانی پارتی دموکراتیکی کورد لە سووریا ئەلپارتی، کۆمەڵەی پەرەپێدانی توانەکانی لاوان، لاوانی پارتی ئازادی کوردی سووریا، لاوانی پارتی پێشکەوتنخوازی کوردی سووریا، سەنتەری گەنجانی کۆیە، تەفگەری لاوانی کوردستانی سووریا، لاوانی یەکێتی دموکراتیکی کورد لە سووریا، یەکێتی لاوانی دموکراتی لە کوردستانی عێراق، یەکێتی لاوانی دموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات، ناوەندی لاوانی پێشڕەو،
لاوانی یەکێتی دموکراتی کوردستان، لاوانی یەکێتی شۆڕژگێڕانی کوردستان، ناوەندی لاوانی خەباتی کوردستانی ئێران و یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران هەر بژین و سەرکەوتوو بن دوی ڕێبەندانی 1391 هەتاوی.